بڕوا بکە کەوای لە هەڵکچەکەم زۆر بۆی ئەگریا ئەنجا دوای ئەوە لەبەر ئەوەی کە هەر لەبەر چاویشیابێ بردمان تەحنیتمان کردو وشکمان کرۆ بە جوانی هێشتومانەتەوە هەیکەلەکەی ئێمە چۆن مەسەلەن عیادات هەیە یان نەخۆشخانە هەیە بۆ ئینسانەکان کە حەق و حقوقی ئینسان پارێزراوە پێویستیشە ئەم کلینکانش هەبێ بۆ پاراستنی تەندروستی و حەق و حقوقی ئاژەڵەکان ئیتر ئاژەڵ بێ پەلەوەر بێ خشۆک بێ ئێمە ئەبێ حەقی ئەوانش بپارێزین ئەوانیش حەزیان بە ژیانە ئەوانش مادەم هاتوونەتە بوونەوە پێویستیان بە ژیانە من لەگەڵ ئەوانیم کە بەعزێ کەس هەیە ئەڵێ ئەو مێروەیە ئەو خشۆکە زیان بەخشە ئەبێ بکوژرێ جاری وهەیە تۆ ئەڕۆیتە بیئەکەی ئەو تۆ ئەڕۆیتە ژینگەکەی ئەو ئەگەر زەرێکی لێبا تۆ چویتە ژینگەکەی ئەو نەهاتوتە ژینگەکەی تۆ تازەر لە تۆ با تۆ هەوڵی کوشتنی بی من لەگەڵ ئەوام هەموو حەقێکی ئاژەڵ و پەلەوەر و ئەوانش وەکو ئینسان بپارێزرێ حەزیان بە ژیانە ئەم کلینکانش خزمەت بە تەندروستی ئەوانەکات ئێمە ئەبێ لەگەڵ ئاژەڵەکانە دۆست بین یعنی ئاژەڵ دۆست بین چۆن زەوی دۆستین شاخ دۆستین گژوجا دۆستین سروشت دۆستین ئەبێ ئەوانەشی کە لەو سروشتایە چه ئاژەڵ بێ و چ خشۆک بێ ئەوان بەوانش دۆست بین لەگەڵ ئەوانە بین بۆ حەزێکی خۆمان یا بۆ چێژێکی خۆمان بڕۆین ڕاوی باڵندێ بکەین یا ڕاوی جانەوەرێ بکەین یا ڕاوی خشۆکێ بکەین ئەمە چیە بۆی چێژێکی لێبینین بیخۆی ئەوانیش حەزیان بە ژیانە. هیچ ئاژەڵێکت هەیە لە ماڵە؟ وەڵاهی سمۆرەیەکمان هەیە. سمۆرەتان هەیە؟ لای چێ سمۆرەکەتان؟ هەر پێڵێن سمە. کورتکراوەی ناوەکەی خۆی. سمە چەندێکە لە ماڵتانە؟ خۆی دانەیەکم هەبوو تقریبەن 4 ساڵ لە ماڵەکەمانە بوو بەڵام ئەمنە هۆگرمان بوو نزیکمانە بۆ سوتفە پێت نەئەزانی نزیکت ئەبوویەوە ئیتر تووشی پێکانێک بوو دوسێ ڕۆژیان نەما بە دوای ئەوە ئێستا دانەیەش کەم هێناوە 6 مانگە ئەمەش لەگەڵمانە ڕاهاتوە بەس ئەمە ئیتر وتومە حەزەری لێ بکەن ئەمە ئەبێ بیپارێزن هیچی لێ نەسەنە باشە سمە یاخود ئەوەی پێشترسانۆک و ئەندامێکی خێزانەکەی لات بوو دوور با ئەگەر شوێنێکی بێشێ نەخۆش بێ هەستکەی مەزاجی تەواو نییە چی بۆ ئەکەی؟ یەکسەر ئەچم بۆ لای دکتۆرێکی ڤێتێنەری ئێستا مەسەلەن ئەوی ترمان هیچ نەخۆش نەکەوت بڕوا بکە کەوای لە هەڵکچەکەم زۆر بۆی ئەگریا ئەنجا دوای ئەوە لەبەر ئەوەی کە هەر لەبەر چاویشیابێ بردمان تەحنیتمان کردو وشکمان کرۆ بە جوانی هێشتومانەتەوە هەیکەلەکەی ئەمەشمان فەتەیەک هیچی نەئەخوار بردمە لای دکتۆرێکی ڤێتێنەری دەرمانێکی یاینێ کە یامان پێی بۆمان کردە ئاوە ئێستا خواردن نەخوا یعنی ئەم نەهار و هاج بووە ئێستا گیرمان خواردەوە دەستێ زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر.